ژنانی ئازادی خواز و تێکۆشەر، ئێوە سەلمانتان کە توانای ئەوەتان هەیە ببنە داینەمە و بزوێنەری شۆڕش و ئاخێزە کۆمەڵایەتیەکان وەک ئەوەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا و لە جەریانی شۆڕشی ژینادا پیشانی دنیاتاندا. تەشکیلاتی کۆمەڵە بەردەوام لە ماوەی زیاتر لە 4 خەبات و تێکۆشانی شۆڕژگێرانە و یەکسانی خوازانەیدا هەوڵی داوە سەرچاوە و ئاخێزگەی سەرهەڵدان و مەکتەبی پەروەردە و بارهێنانی ئەو کچ و ژنە بوێرانە بێت کە سەرەڕای گشت کۆسبوو لەمپەڕە کەلتوری کۆمەڵایەتیەکانی بەردەمیان پەیوەست بە ڕیزەکانی پڕ لە شانازی کۆمەڵە بوون و جێپەنجەیان بە دەستکەوت و بەرەو پێشچوونەکانی کۆمەڵگەی کوردستان و ئێرانەوە دیارە. بۆ هەرچی زیاتر جەماوەری بوونەوەی نفوذ و ئیعتباری ئەم تەشکیلاتە و ڕۆچوونی ئیدە و ئارمانە ئینسانی و یەکسانی خوازانەکانی کۆمەڵە بە ناخی کۆمەلگادا چاوەڕێین خەبات و تێکۆشانی خۆتان هەرچی بچەوتر بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرێ بدەن و بێنە نێو ڕیزی ئەم تەشکیلاتەوە. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە.